من ئاری محەممەد میوانی سەرەکی بەرنامەی کاروانەکەم دەبم بۆ دەواازەی ڕاپەڕین شاری ڕانیەی خۆشەویست. هیوادارم بتوانم لە هەموو ڕوویەکەوە زیاتر ڕانیتان پێ بناسێنم. بە هیوای سەفەرەج خۆش. دێوانەیەم دێوانم دێوانم بە دوای خێڵی دێوانم 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 بە دوای خێڵی ئەوەی دێو لێم داپرسی دەم دەڵێ بە دوای چی وێڵی ئەوەی دێو لێم دەپرسێ دەم دەڵێ بە دوای چی وێڵی. ڕانیان بکە لە ساڵە 1897 بووە قەزا. ڕووبەراوی 800 کیلومترن 4 گۆشەنە 508 متران ژە ئاستێ دەریایە بلندە. هەژمارە ڕۆژوانên wê nêzîkî 350,000 kesin. Dîroktirîn taxaraniya taxa qelate. Sala 1920 ji bo carayekê qutabxana têde hate vekirin. Xwarinên berbesêl, qere xerman, bin sêlî masî ji bi navûbanktirîn xwarinên wî bajêrî ne. Ji mîweyan jî henartirî û hejîr li wî bajarî berçav e. دکتۆر زانکۆی ڕاپەڕین تا چه ئاستێک ڕێگاکان بۆ خوێندن کورد دەکاتەوە؟ بەدڵنیایەوە زانکۆی ڕاپەڕین ڕۆڵ و کاریگەریشی زۆری هەبوو بۆ ئەوی کە ڕێگای دەستگەیشتن بە زانست و زانیاری بۆ خەڵکی ناوچەکە کورد بکاتەوە. وەروە ئەو کەسانی کە دەشانێت لە دووریشەوە بێن لە ناوچەکە بخوێنن لەو پسپۆڕیانێکە لە زانکۆکە هەیە دەرگان بۆ ئاوەڵە بکە. سەرەتا لە ساڵانی پێشووتر لە ڕانیەت تەنیا چەند پەیمانگایەک هەبوو. ئەگەر بەراوردی ژمارەی خوێندکارانیش بکەین لە پێش ئەوی زانکۆی ڕاپەڕیندا بمەزرێت لەگەڵ ئەوەی کە ئێستا بوونی هەیە، یعنی هەر زۆری ئەو ژمارەی خوێندکارانە پێمان دەڵێ کە ئەو زانکۆیە چۆن توانیوێتی ڕۆڵ و کاریگەری هەبێت لە کورتکردنەوەی ماوەکان بۆ فێرخوازان. ئێستا زانکۆی ڕاپەڕین بەو ماوەکەمەی کە دامەزراوە ئێستا ساڵ نزیکەی وان نزیک دەبینەوە لە ئەوەی کە 5,000 خوێندکاری هەبێت لە سەرەتای دامەزراندنیا ئەو زانکۆیە لە 500 بۆ 600 خوێندکاری هەبووە. ئەو ڕقەمە لە ماوەی ئەو چەند ساڵە کەمێکی هەیە پێمان دەڵێت کە زانکۆی ڕاپەڕین ڕۆڵ و کاریگەری زۆری هەبووە بۆ خەڵکی ناوچەکە، چکەم هەر ناوچەکە ناوچەیەکی فراوانە، ئەنی ئەوە هەڵدەگرێت کە زانکۆیەکی لێبێ بە بەشی زیاتریشەوە کە ئێستا زانکۆکەمان هەیەی. دەمەوێت بزانم پسپۆڕەکانتان لە زانکۆ خۆماڵین یاخود دەرەچی؟ لە سەرەتای دروستبوونی زانکۆ زۆربەی زۆری کادیرەکانمان لە دەرەوە ڕانیە بوون، نەک دەرەوەی کوردستان دەرەوە ڕانیە بوو. دواتر لەگەڵ دروستبوونی زانکۆی ڕاپەڕین حەز و ئارەزوو بۆ بەدەستێنانی بڕواناوی ماستەر و دکتۆرا و نازناوی زانستیش پەیدا بوو. بۆی ئێستا زۆری کادیرەکانمان لە سەرجەم کۆلیجەکان لە دانیشتووی دەڤەرەکان، ینی ئەگەر لە ئەسڵیشدا خەڵکی شوێنەکە نەبن ئێستا دانیشتووی دەڤەری ڕاپەڕینن. سەبارەت بە ستافی بیانیشمان هەیە لە ڕاستیدا، چکە هەندێک پسپۆری هەیە ڕەنگە بەتەنیا توانای ناوخۆی نەتوانێت
حەڵ بە بابەتەکە بدا بەڵێ ئێستا بۆ نمونە لە سنتەری زمان ئێمە زۆر ئیشمان لەسەرەوە کردووە کە ئەو کەسانی لە سنتەری زمان دەرز دەڵێنەوە کەسێک کە زمانی ئینگلیزیە خوێنێت خەڵکێک ئینگلیزیەکەی پێ بڵێ کە خۆی ئینگلیز بێت بۆی باشتر لی فێر ببێت بەڵێ هەوڵماندا بۆ هەتا لە بۆ زمانەکانی تریش یان ئێستا ستافمان وە باڵە قسەمان لەگەڵ کردوون ڕێککەوتوین لەگەڵیان ئەگەر کەسێک دەیە بۆ نمونە زمانی فارسی فێر بێ ئەمە کەسێکی بۆ دێن کە خۆی ئەسڵەن زمانی فارسی زمانەکەی فارسی بێ بۆی لە هەندێک اختصاساتدا پشمان بەستووە بە کادیری بیانی کاگەرم جەنابەت بەڕێوەبەری گەشت و گوزاری ڕاپەڕینیت تا چ ئاستێک ئەم ساڵ کە گەرمایەکی زۆر باڵی و سەرداگرتوین توریزم گەشت خەڵک دەبینی بۆ گەشتکردن ئێرکانە تا چ ئاستێک ڕویان تێکردووە خەڵکێکی باش دێت لە سنوورەکان بە تایبەتی ڕۆ خۆتان دەبینین گەشتیارێکی زۆر بەمەلەکردن هاتووە لەبەر ئەوەی ئێرە ئاوەکەی خاوێن و ساردا وە کانیشە سەرچاوەکەی یارە سەردێکی گەشتیارێکی لەسەر دروستکرا و خەڵکێکی زۆر بۆ لە هاویندا بۆ مەلەکردن سەرداین دەکا و کاتێک خۆش بەسەردەوە چەند شوێنی گەشتیاریمە هەیە لە ڕانیە دیارە سنووری بەڕێوەبەراتی گەشت و گوزاری ڕاپەڕن هەردوو قەزای ڕانی و قەڵازی دەگرێتەوە ئێمە لە سنووری ڕانیە 26 شوێنی گەشتیاری سەرنجڕاکێشمان هەیە و لە قەڵازەش 23 شوێنمان هەیە باشە ئەو گەشتیارێنی کە ڕویان لە ئەم شوێنە کردووە ناوخۆن یاخود دەرەچین بەرەوەی پێم وایە سنوورمان هەیە لەگەڵ وڵاتی ئیرانە دیارە بەڕاستی ئەوانە گەشتیارانی کە لێرە زۆربیان گەشتیاری ناخۆ بەڵام گەشتیاری لە دەرەوەش گەشتیاری بیانی لە شارەکانی کوردستان یاخود عەرەب ئەوانش بە ڕێژەیەکی کەم تا زۆر ڕاستی ڕوو لە ناوچەکەمان دەکەن من نەبینم سەرچاوێکی زۆر هەیە کانیاو کە ئەو هەڵەقڕێ لە ژێر زەوی پرۆژەتان چییە؟ ینی لە داهاتوو چ بکەن زیاتر باشە تاوەکو بتوانن سرنجی توریزم بۆ خۆتان ڕاکێشن بەتاکی دیارە ئێمە چەند پرۆژە و چەند ماستەر پلانێکمانداناوە بۆ ئەوی چەند شوێنێکی گەشتیاری کە باسم کردن بکرێنە خزمەتگوزاری گەشتیاریان بۆ بگەیەندرێت یاخود پرۆژەی گەشتیاران تێدا ئەنجام بدرێت لە ڕێگەی حکوومەتەوە بێت یاخود لە ڕێگەی کەرتی تایبەت باشە کە هاتم لە جەنابتانم بیست کە مەرزێکی نێودەوڵەتی لە ئارەدایە لەم ناوچەیە بەڵێ ئەم مەرزە نێودەوڵەتیە چۆنە و تا چ ڕادێک دەتوانی گەشتیار لە خۆی کۆ بکاتەوە دیارە ئەو مەرزە ناوی مەرزی چێلەیە لە سنووری قەزای پشدەر دیارە ئەو مەرزە ئێستا نەوەتە نێودەوڵەتی بەڵام خۆش بەختانە حکوومەت ئێستا بەرنامەی قلتاوکردنی ڕێیەکەی جێبەجێ دەکات زۆر باشە بە هیواین لە داهاتوودا ئەمری نێودەوڵەتەکەی دەرسێت بە گومانکردنەوەی ئەو مەرزە نێودەوڵەتیە تەسیرێکی زۆری دەبێت لەسەر هاتنی گەشتیاری ئێرانی بۆ سنوورەکە کاروانەکەم گەیشت بە نێو دارستانێک لە بناری چێوەڕەش کاکدارە جەنابەت پسپۆری لە بواری مێژوو لەمەوێ مێژووی و ڕانیە لە ڕابردوودا چۆن بوو وەڵام جێڕتەوە ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لە دامێنی چیای چێوەڕەش لە ناو غاباتی ڕانیە وەساوین 4000 ساڵ پێش زاین بۆمان دەردەکەوێت کە بریتی بۆ لە شارێکی ئاوەدان بە درێژایی تا دەگاتە نزیک گوندی سەیداوە کە ئێستا گەڕێکێکە لە ناو شاری ڕانیە ئەمە دەلالەتە لەوەی کە مێژووی ئەم شارە مێژوویەکی دێرینی هەیە بەڵام بە ناوی جیاوازەوە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکومڕانی هەر یەکێک لە سۆمەریەکان ئەکەدیەکان ئاشووریەکان خوریەکان
میدیەکان و میدیەکان و دواتریش دەگاتە سەردەمی ساسانیەکان لە سەردەمی عوسمانیەکانە لە نێوان ئەو ململانەیە سیاسی کە عوسمانی و سەفەویەکان لەو سەردەمەدا بەخۆ بینەوە بێگومان ڕانیەش کەوتۆتە نێوان بەرداشی ئەو ململانێ سیاسیەوە بۆ نمونە کە ئەم ململانەیە لە ناو دەوڵەتی عوسمانی و سەفەویدا دەگوازرێتەوە بۆ ناو میرنشینە کوردەکان میرنشینی بابانوسۆران دوو لەو میرنشینانن کە ململانەی سیاسی لە نێوانەدا هەیە لە سەردەمی میر محەممەدا ناوچەی ڕانیە و شاری ڕانێ دەبێتە بەشێک لە حکومڕانی میر محەممەد واتە میرنشینی سۆران لە دواترە لە ساڵی 1990 لە هەموو بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانیدا و حەزبەوە دەکەین کە ڕانی وەکو قەزایەک وەکو شارۆچکەیەک ناوی هاتووە تا و کاتێک کە جەنگی یەکەمی جیهانی سەرهەڵداد و بە هاتنی جەنگی یەکەمی جیهانی قۆناغێکی نوێ لە مێژووی ڕزگاری خوازی گەلی کورد دەست پێ دەکات هەموو ئەمانە بەڵگەی بوونی ژیاری و شارەسانێتین کە لە ڕابردوودا لە قۆناغێک لە قۆناغی مێژوویەکاندا ژیان تێیدا بەردەوام بووە. ڕانیە ڕۆڵی ڕانیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد شۆڕ جێڕێتی چۆن بوو؟ دیارە جوڵانەوە ڕزگاری خوازی گەلی کورد لە باشووری کوردستان بە چەند قۆناغێکا تێپەر دەبێت لە دوای قۆناغی ئیبراز و دەرکەوتن و گەشانەوەی ڕانیە لە ناو جوڵانەوە ڕزگاری خوازەکانی کووردا هاوشانی بەشێکی زۆری هەموو ناوچەکانی تر لە پێش جەنگی یەکەمی جیهانیدا بچەپڕسر و جوودی هەبووە بەڵام لە کاتی جەنگی یەکەمی جیهانیدا لەو کاتەوە کاتێکە هێزەکانی ڕووس دەیانەوێت ناوچەکانی کوردستان هەم لە سنووری دژدەر هەم لە سنووری ڕەواندز بخەنەژێت دەسەڵاتی خۆیانەوە هۆز و دانیشتوانی ئەم ناوچەیە شامەچانی هۆزەکانی ناوچەی ڕەواندز لە ڕێگای هامڵتۆنی ئێستا ڕوبەڕووی هێزەکانی ڕووس دەبنەوە و لە دوای ئەمە لە 1990 کاتێکە پەیوەندی شێخ مەحموود و ئینگلیزەکان لەو سەردەمەدا تێک دەچێت ئینگلیزەکان بۆ چاوترساندن و بۆ شکاندنی دەسەڵاتی شێخ مەحموود لە ڕانیەوە دەست پێ دەکەن دیێن شێخ ئەمینی سوندۆڵان لەو کاتەدا لە قایمقام لا دەبنەوە لە هەمان کاتە دەبێتە هۆیەوەی کاپتن بارکەر ببێتە حاکمی سیاسی ئەم ناوچەیە ئەمە دەلالە لەوە دەکا کە ڕۆڵ و پێگەی دانیشتوانی ئەم ناوچەرە و چینە کۆمەڵایەتەکان و دانیشتوانی ئەم ناوچەیە چ گرنگ و باخێکی بووە دانیشتوانی ئەم ناوچەیە لە بەرامبەر ئەم دەسەڵاتی ئینگلیز و حکمی ڕاستەخۆی دەسەڵاتی ئینگلیز دەبێتە هۆی ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان لەو قۆناغەدا ئەوان بیر لە جۆرێکی تر بکەنەوە بەرامبەر بە دەسەڵاتی ئینگلیز بۆیە لەگەڵ بەشێکی زۆری هۆزەکانی ئەو کاتەی کە ئەم ناوچەیە و لەگەڵ ئەو جوڵانەوەی کە لە ڕەواندزا بە سورکایەتی ئۆزەمیر پاشا کە تورک دێتە ئەو ناوچەیە دانیشتوانی ئەم ناوچەیە هەوڵ دەدەن دەسەڵاتی ئینگلیز لەم ناوچەیە دوور بخەنەوە بۆیە لە ساڵی 1922 و لە مانگی 1922دا دەبینین جوڵانەوەیەک لەم ناوچەیە لە دەربەندی ڕانیە دێتە ئاراوە کە ئەو کاتە کاپتن ئەدمۆنس یاریدەری دەسەڵاتی حاکمی سیاسی ئینگلیز بوو لەم ناوچەیە دانیشتوانی ئەم ناوچەیە بە هاوبەشی لەگەڵ هۆزەکانی ناوچەی پشتژێر و هۆزەکانی ڕەواندز و هۆزەکانی هەمەوەند دەست بەسەر ناوچەی ڕانیە و شاری ڕانیە و ئەم ناوچەیەدا دادەگرن دەیخێنەژێت دەسەڵاتی خۆیەوە و ئینگلیزەکان لەم ناوچەیە دەردەکەن کە جوڵانەوەی ساڵی 1922 یەکێکە لە هەرە جوڵانەوە گرنگەکان کە دانیشتوانی ئەم ناوچەیە لە جوڵانەوە ڕزگاری نیشتمانی کوردستدا پێدەناسرێتەوە. سلام مامۆستا خەلیل. سلااو حواڵ جەنابەت لاولێرەوە هاتوین تا جەنابەت ببینین بەخێر بزانین کە زۆربەی هونەرمەند و ڕۆشنبیرەکان لە سنتەرەکانی شارەکاندا خڕدەبنەوە جەنابەت لێرە لە ڕانیەی پەروازەی ڕاپەڕین دەواازەی ڕاپەڕین هەڵکەوتووی دەمانوێت بزانین بوونی پەروەردەی هونەری لە لای جەنابەت چی دەگەینێ و بۆچی؟ بەڵێ ئێمە زۆر جار شارە گەورەکان پیان وایە لە کەمەر شارەکان دەنگ نییە بەڵام بەدڵنیاییەوە دەنگی زۆر جوان هەیە دەنگی زوڵاڵ هەیە و قەڵەمی جوان هەیە نووسینی باشیش هەیە من کە لە بواری پەروەردەی هونەردا کارم کردووە چەند پرۆژەیەکم خستۆتە بواری کارکردنەوە یا لە بواری ئیشکردنەوە کارم لەسەر کردووە یەکێک لەوانە پەروەردەی هونەرە بە تایبەتی هونەری منداڵ ئارت ئیدیکیشن کە چەند بەرنمەیەکم ساز کردووە و چەند کتێبێکیشم لەسەری ساز کردو بۆ ئەوەی بچێتە بەردەست خوێنەر و لە ناوەندە ئەکادیمی هونەریەکاندا کاری لەسەر بکرێ و بخوێنرێ و بچێتە بەردەم قوتابی و خوێندکاری ئازیزی کورد کە وەکو
خامەیەکی سەرەتایی زۆر باش بتوانن بەکاری بێنن لە بواری پەروەردەییدا کێمە بخۆ دەزانین ئێمە ژێرخانێکی ئەوتۆمانیە لەو بوارەدا هەشمانە ئەوانەی هەشن هەمووی بە جوودی شخصی و بە هەوڵ و هیمەتی تاکە کەسی ئەنجام براون جا بۆ ئێمە ئەو ڕێچکەیە بۆی بخینە ڕێچکەیەکی ئەکادیمی بە شێوازێکی زانستی بخینە ڕوو ئەم کارانەمان کردووە کاری یەکەمان بنەماکانی پەروەردەی هونەر کە لە بواری شێوەکاریدا نووسراوە هەنگاوی دووەمان ئەم کتێبەیە کە لەسەر بنەما هونەریەکانی شانۆی منداڵانە کە ئەمەش یەکێکە لەو پرۆژانەی کە لەسەر شانۆی منداڵان و مێژووی 6,000 ساڵی لەمەوە پێشی شانۆ دێنێتەوە بەرچاو تا ئیمڕۆی کوردەواری و لە هەمان کاتیشدا پرۆژەی دوا پرۆژەمان دوا پرۆژەم ئەوەیە کە پەروەردەی هونەر لە ناوەندە ئەکادیمیەکانەوە بگوازینەوە ناوەندە فێرکاریەکان واتە بۆ قۆناغەکانی بنەڕەتی لە زارۆخانەوە هەتا پۆلی 12 بنەڕەتی زۆر جوانە من بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم ناوی جەنابەت هەڵبەتە بیستراوە کە ئێستا هاتنە ڕانیە لە هەولێرەوە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم زۆر دەستخۆکێشی گەرمم لێ دەکەم چونکە منداڵ هەمیشە پێویستە پەروەردەیەکی جوان بکرێتن تاوەکو بتوانین ڕووی شان و شێوەکاری میوزیک چۆن فێریانکەین گوێ لە موزیک ڕابگرن بۆ نمونە چۆن فێریانکەین بچنە گەلەریەک سەیری تابلۆیەک بکەن بچنە شانۆیەک تەماشای شانۆیەک بکەن کە هەڵس و کەوتیان چۆن دروست دەبێت پەروەردەیەکی زۆر جوانە دەستخۆشی لێ دەکەم ئێمە زیاتر لە پرۆگرامە سازیەکەدا هەوڵمانداوە ئاستی جوانناسی و دنیابینی منداڵی کورد بەرزکەینەوە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە چکە ئێستا ئاستی جوانناسی تاچی کورد وردە بەرەو دابەزین دەچێت جامە لە ڕێگەی ئەم پەروەردەیەوە لە ڕێگەی پەروەردەی هونەرەوە دەتوانین ئاستی بینین ئاستی گفتوگۆ ئاستی دانوستاندن ئاستی دنیابینی و خەیاڵکردن و خەیاڵبازی منداڵی کورد جاریش تربێنینەوە ئاستێک کە جێگەی خەون و خەیاڵی ئێمە بێ کە لە ئایندەدا تاکێکی سەنگین و جوانناسی لێ دەربچێت هەست بە کەف و کووری دڵت دەکەم زۆر بە حەشمەتەوە ینی ئەو پرۆژانەی هەیە ئەو ماندیبوونت پێوە دیارە بەڕاستی جێگای شانازیە ینی هەر کەسێک هەر تاکێکی کورد لە ئاستی ڕۆشنبیری و هوەری ینی بەو شێوە ئەسپی خۆی تاوداتن بۆ پەروەردەکردنی منداڵەوە زۆر گرینگە تاوەکو ئەمە بتوانین ئێستاش بەرەو سەر بەخۆی دەچین ینی دەرفەتێکە بتوانین بناغەیەکی جوان بۆ جیلی سەردەمدا بنین شتێکی شەیە لێت نەشارمەوە منداڵی کورشایانی هەموو خزمەتکردنێکە ینی نەوەی دوا ڕۆژی ئەم میلەتە منداڵان دروستی دەکەن اینجا ئەگەر ئێمە منداڵێکی ڕاست و دروست و تەندروست بەرهەمێنین بە دڵنیایی بەرەنجامەکەشی زۆر باش و ڕێک و پێک و تاکێکی سەرکەوتوو دەبێت من ئەزانم جەنابەت چیرۆک نووسی مناڵانی و تێکست بۆ مناڵان دەنووسی و دەمەوێت بزانم تەنها تۆیت لە ڕانیا یان کەسی تر هەیە و بۆچی ئەمە هەڵبژار سەرەتا ئەو شوێنێکە من لی ئیش دەکەم باخچەی منداڵانی ڕانیە بەڵێ سەرەتا تێکستەکانیان لە شوێن لە گۆڤارەکان وەردەگرت و هەروەها لەوێ دەبوو بە دوای شتدا بگەڕێن منیش بۆ خۆم پاشخانێکی ئەوم هەبوو بڵین نووسین و ئەوانە سەرەتایی دەستپێکردنی کارەکانم بۆیە هەستم کرد کە لەو بوارەدا زۆر پێویستیان بە منە لەگەڵ ئەو ژینگەی کە لە ناویدام هەروەها ئەو پێویستی کە منداڵ هەیە پێویستێتی لە یاریکردن و هەتا لە جوولە و لە بزێوی و لە هەموو شێک هەستم کرد کە پێویستی بەمنا ئەوانەی کە دەیبینم بیکەم بە تێکست و پێشانیان بدەمەوە بۆهارەکەی من زۆر یارمەتی داوم پیشەکەم کە ئەوەی کە درکی پێ دەکەم بیگوازمەوە یەکسەر بۆ لای ئەوان وا بێ منداڵ بخەمە خەیاڵێکی جوانەوە هێزدریان بکرێتەوە بەڕاستی زۆر گرنگە منداڵ بۆ وڵات لەبەرەوەی ئەو ڕۆشنبیریەتە و ئەو کردنەوەی بیر و ڕای منداڵ کە لە سەرەتایی مناڵیەوە تەمەنێکی بچووک تا گەورە دەبێت ئەمە دەبێتە خەزێنەیەکی زۆر گەورە بۆ وڵات من دەستخۆشی لێ دەکەم هیوادارم لە کارەکانتان سەرکەوتوو بن هەمیشە بەردەوام بن ئێمە لەگەڵ ئێوەین هەمومان بەیەکەوە ڕانیە جوانکەین تاوەکو بتوانین هەنگاوێک زیاتر لە وڵات بەرەو پێش بەرین. دادێلم کێ بهەژینەلۆی کوڕێ ساوە بخەوینە
بخافينالوي تو سترانا بدنج بلن بلورينالوي تو سترانا بدنج بلن بلورينالوي بجباب ترفينا ليلة دينالوي بجباب ترفينا ليلة دينالوي ماما سەرکەوت هاوڕێی تەمەنم زۆر سپاس لە پاش ساڵانێکی زۆر لە شارە جوانەکەی ڕانیە یەکتری دەبینینەوە خۆشحاڵ بووم زۆر سپاس دەمەوێت پێم بڵێ ئێستا دۆخی هونەری و ڕۆشنبیری لە شاری ڕانیە ڕوو لە کوێ و بەرەو چێ دەڕوە بە خێراتن دەکەم زۆر خۆشحاڵ من دوای ساڵانێک و تەمەنێکی دوور و درێژێک ترمان بینیەوە لە ڕانیە هیوادارم ڕانیت بەدڵ بوو بێ سەبارەت بە جوڵانە و بزافی ڕۆشنبیری و هونەری لە ڕانیە دیارە لە چەند ساڵی ڕابردوو جوڵانەوەیەکی زۆر تونند و تۆڵ و بەهێز و گەرم و گۆڕ لەناو بەتابل لە ناو گەنجاندا هەیە یەکێک لە هۆکارانەی کە ئەو بزافە ڕۆشنبیری و هونەریە کە حرەکەیەکی باش بەخۆیەوەی بینیوە هۆکارێکیان پێکردنەوەی پەیمانگای هونەرە جوانەکانە لە ڕانیە کە بەشی موزیک و شێوەکاری هەیەوا بۆ 15 ساڵ زیاترە تەمەنی ئەو پەیمانگایە بەسەدان کادیری هونەری و شێوەکاری موزیکی پێگەیاندووە چەندین گروپ و تیپ کە هەمویان بەشێکی زۆریان دەرچووی ئەو پەیمانگایانە ئێستا دروست بووە بەتابە لە بواری موزیکدا گروپی کلاسیکمان هەیە گروپی فۆلکلۆری و میلیمان هەیە گروپی گیتارباندمان هەیە کۆمەڵە گروپی جۆرا و جۆر ئۆرکسترایەکی کلاسیکیمان هەبوو کە لە چەند ساڵی ڕابردوو لە شارەکانی کوردستان عەرز و نمایشمان کرد گروپی چیژانمان هەیە چەند گروپێک پێگەشتون ئۆرکسترایەکمان هەبوو ئێستا بوونیا هەیە ئێستا لەبەر ئەو بار و زروفە چالاکەکان وەستاون بەڵام بەرنامەمانەیە کە لە داهاتوودا ئینشاڵڵا دەست بەکار و چالاکیەکان بکەینەوە دەمەوێت باسی هونەرمەندانی کۆنم بۆ بکەی ئیڕانیە کە دەزانم پەنجەی مۆریان هەیە دەمەوێت بە خەڵکیان ئاشناکەی زیاتر ڕانیە بناسن دیارە ڕانیە لە ساڵانی ڕابردوو بەتایبەت لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردووەوە تا نیوەی دومی سەدەی ڕابردووە تاوەکو هەشتا دوای هەتا ڕاپەڕین بزافێک و جوڵانەوەیەکی زۆر باش لە ڕانێدا بوو بەتابەت لە بواری گۆرانی و موزیکدا و چەندین گروپ و تیپی میلی هەبوو بەناوی تیپی قندیل بەناوی تیپی کێوەڕەش بەناوی تیپی ڕانیە ئەوانە کۆمەڵە کونەرمەندی میلی و خۆڕسک و کۆمەڵە کونەرمەندی تر بە ئامریکەمان چە ئەوانە لەگەڵیاندا بەشداریان کردوون میوانداری چەندین هونەرمەندی گەوری وەکو مامەستا تایر تۆفیق و سێوە دیان و عەلی مەردان و حەسەن زیرەک و چەندین هونەرمەندی تری کە لە کوردستان ناسراون میوانداری کراون و پێشوازی کراون و لە ڕانیە چەند چالاکیەکی جۆرا و جۆریان کردووە لە ناو خۆشماندا هونەرمەندەکانی ئێمە مەسەن خەجیجی ئێمە خەجیجی حەوێزی بەریدمان هەیە کە لە هەفتایەکان ڕۆڵێکی زۆر جوان و بەرچاوی هەبووە لە هەموو چالاکەکانی ساڵانەی ڕانیە بەشداری کردووە عومەری حەمەسوێسنمانە بووە چەندین هونەرمەندمان هەبووە کە ئەوانە لە هەفتاوەشتاکە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە بەڵام ئەو تیپ و گروپانە بوونە خۆڕسک بوون خۆیان تاقەیەکی هونەری ئەوانیان تێدا هەبووە وەکو دروستکردنی تیپێکی ئەکادمی بە شێوەی نۆتە خوێندنەوە و ئامێرە ئۆرکسترای شتەکان ئێمە لە ناوەڕاستی ساڵی هەشتایەکانەوە تیپێکی ئاوا دروست بوو و دەوراتی مۆسیقی کراوەتەوە سوانەکانی سۆڵفێج و پراکتیک و تیۆری موزیک و ئەوانە تێدا خوێندراوە و وردە وردە ئەو تیپە گەشەی کردووە لە ساڵی هێشتا حەوت دوو بەرهەمی تۆمار کردووە لە چەند بەرنمەیەکی تری و کۆلکە زیێڕینی ئەوانە بەشداری کردووە دوای ئەوە لە ڕاپەڕینی نەوەتیەک و بە دواوە تیپەکە وردە وردە فراوانتر دەبێ و باشتر پێگەی خۆی دادەکتێ لە ناو جەماوەر و لە ناو هونەرمەنداندا ئینشاءڵڵا هەموو شتێکتان بۆ باش دەبیتن دەمەوێت بزانم ئێستا جەنابتان پلانتان چییە وەکو پسپۆڕێکی هونەری لەو شارە لەسەر کورسی خۆت دانیشتووی پلانتان چییە و پرۆژەتان چییە بۆ داهاتوو بۆ جیلی سەردەم بۆ وڵات
بەڵێ ئێمە سەبارەت بەم شارەکەی خۆمان کۆمەڵێک پرۆژە و پلانی باشمانە یەکێک لەوانە ئەوەیە کە دەمانەوێت ستۆدیۆکی پرۆفشنەڵ و متەکامل لێرە دروستکە خاڵێکتر من زۆر تەرکیزم لە سەرەتی و برادرانی هونەرمەندان و ڕۆشنبیران تێدا تەشجیع دەکەم ئەوەیە ئێمە ئەو مێژووە دوور و درێژەی لە بواری هونەر و کەلتور لەو منتیقەی هەمانە بتوانین کۆی بکەین لە فەوتاندە ڕزگاریکە ئێمە بەدان هونەرمەندی میلیمان هەبوو لە ڕابردوو و ئێستا بەدا هونەرمەندی میلیمانە ناوچەکە ئێمە ناوچەیەکی کشتتوکاڵیە بە هەزاران گۆرانی کشتتوکاڵی و گۆرانی کار و کاتی درێنە و ساوار کوتین و توتۆنڕەنین و ئەوانەمە کەلتورێکی زۆرمان لەو بوارەدا لە بواری گۆرانی موزیکدا هەیە دەوڵەمە یانێکێک لە هونەرمەندانەی کە لە هەشتاکان و لە هەفتەکان خاتونێکی ئەو منتیقەی ئێمە و بە ناوی زولێخا کە بە زولە چاوەش ناسرا بوو ئینشاءالله ئەو پلانانەی کە هایتان ئاسانکاریتان بۆ دەکرێت و ئەگەر ئاسانیش نەبوو ئێمە لە هەولێر دەتوانین برادران بێنە ستودیۆ خزمەتیان دەکەین وەکەم میشا ئینشاءالله سەرکەوت دەبن زۆر زۆر خۆشحاڵ بووم دیسان ببینین خۆشحاڵ بووم کاروانایە و های کاروانە کاروان وادێن لەکانی یارم یان لەگەڵدایە ئەخ گۆزەی لە سەرشانی یارم یان لەگەڵدایە ئەخ گۆزەی لە سەرشانی لە میانەی کاروانەکەمدا لە شاری ڕانیە خۆشەویست هاتووم بزانم مێژووی وەرزشی ئەم شارە خۆشەویستە دەگەڕێتەوە بۆ پێی کاک ساڵح یاری مێژووی وەرزشی ڕانیە بۆ ساڵانی 50 دەگەڕێتەوە پەنجاکان سەردەمانی کە ڕانیە بە حکمیەوەی کە منتیقەی بیتوێن بەناوبانگ بە هینی توتنچان و گڵۆبڕۆژە زیاتر کشتتوکاڵی کەمتر وەرزشکاری لێ دروست بووە بەڵام خۆشبەختانە لەسەر دەستی هەندێک خەڵکی بەڕێز ئەو کاتێک کە مامۆستا محەممەد شاکر هەبووە مامۆستایەک بووە هەندێک خوێنکار و قوتابی کۆ کردوونەوە لە مەکتەبەکان و لە قوتابخانەکان توانیوێتی تیپێکیان لێ پێک بێنە تیپێکی باش گەشەی کردووە وەردەوەردا ئەو سەردەمە سەردەمی مەلیکێت بوو تەبعاً بەڵام خۆشبەختانە لە ڕانیە هەر لە سەرەتای مێژووکەوە بە بەهێز زیاتوە خۆشبەختانە ئەو تیپە بەردەوام بووە تا ساڵی 61 کە ئەو کاتە شۆرشی ئەیلول دروست بووە چەند یاریزانێکی نوێ هاتوونە پێش کە شۆرشی نوێ دروست بووە شۆرشی ئەیلول دروست بووە ببورن حزبی شیوعی تقریب یاریزانەکانی وردە چوونە ناو ئەو تیپانەی کە لە شۆرشی ئەیلول کە دروست بووە تیپێکیان ناوناوە هەر بە ناوی تیپی کرێکارانەوە بەڵام گوازاتەوە بۆ ناو هینی تیپی شۆرشی ئەیلول لە شەستەکان ساحە لە ڕانیە ئەو کاتە تەختە بووە واقعەکێک گۆڵەکانی تەختە بووە ساحەیە هینی ئاسن نەبووە ساحە تەختید نەکراوە هەر ئاوایی یاری کراوە بەڵێ شێوازی ڕاستە خۆشکراوە بەڵام تەختید نەکراوە بەڵام خۆشبەختانە وردەکە لە قوتابخانەکان و ئەو مامۆستانەی کە لە خواری و عێراقیا لە هەولێر یا لە سلێمانی کەمتر مامۆستا هەبووە لە ڕانیە ئەو سەردەمەی بەڕاستی قسەم بکەین زیاتر ئەو علمی کاتوە لە کەرکووک و خانەقین و بەغدا و هەولێر و سلێمانیەوە هاتووە هینی وەرزشی لە ڕانیە پەرێستاندووە بەڵێ ڕانێش خۆی لە خۆیدا خۆی دیتۆتەوە لە وەرزشدا خۆشبەختانە هەر لە ساڵی 50 و تاکو دێتە ئەوڕۆ سپاس بۆ خۆی گەورە بە ئاستێکی باشدا ڕۆشتووە بە هیوای ئەوەی ئینشەڵا بەرەو باشتر کاک عەلی پرۆژەتان چییە ئێستا لە ڕانیە دیارە مێژوویەکی گەشی هەیە بەڕاستی مێژوویەکی گەشی پرشنگداری هەیە لە وەرزش لەو شارەدا دیارە ئێستا لە بەڕاستی چەند دەستگایەکی وەرزشی هەیە دیارە مێژوویەکی گەشت دووبارە بۆ لە ساڵانی 2010 بۆ 2014 پێشەوەی کە شەڕی نەگریسی دەعز بەسەر میلەتەکەماندا بسەپێندرێ دیارە بەڕاستی
جگە لەو دەستگاوەرشی لیژنەی فەمیلیەکان چەند فێرگەیەک ئێستا لەو شارەدا کراوەتەوە کە بەڕاستی برێوێکتینی و گوڕ و تینێکی بەهێزی داوەتە مەجموعەیەک منداڵی یعنی بەهێز و بەتوانە سەریان هەڵداوە لەناو ئەو فێرگانە یعنی کە لە ئاستی شارەکان و لە ئاستی بڵێم ئەگەر بڵێم لە ئاستی وڵاتانی جیهانیشدایە ینی درۆنیە گومانی تێدانە لاشتر شتێک لەم دروست بووە ئێوە ئێستا لە ئێستادا کۆنتاکتان لەگەڵ شارەکانی تر هەیە لەگەڵ یانی شارەکانی تر بۆ نمونە هەولێر سلێمانی زاخۆدۆ کەرکک شارەکانی کرد دیارە تا تاوەکە ئێستا بەڕاستی کۆنتاک لەگەڵ یانەکانی عامی کوردستان کەم بووە بەڵام بەڕاستی لە پلانماندایە دیارە ئەمەش بە هەما شێوە یانەکانی لە داعش کە حزب کوردستانەکان حکومەتی هەرێمکەوتەوە سەر پێ و پلەی هینی خۆی وەکو جاری داران چۆن هەرچوی سلێمانی و هەولێر و کەرکک و دۆکمانە کرد خۆشبەختانە ئینشاڵڵا هەمان سەداقەت و هەمان یاری دۆستەکانی خۆمان دەورەکانی کوردستان بەڕێوە دەبین. کاروانەکەمان لە ڕانیا گەیشتە نێو کافتریاکەیتەوە سێراخان بەخێر بێن سپاس دەمەوێت بزانم چۆن بیرۆکەی ئەو کافتریایە لەلا دروست بوو کافتریایەکی کولتوری لە ناو جەرگەی شاری ڕانیە دروست بکەیت و لە هەمان کاتیشدا بیر لەوە بکەیتەوە دیزاین داڕێژی و خانمان بپۆشی ئایا خۆت ویستە ئەم کارە بکەی یاخود ڕانیە پێویستە تۆبی پۆشی بە جوانی قاوەخانە بۆ من خەونێت بوو زۆر دەمێکە کە من زۆر حەزم ئەکرد کە لە ڕانیە لەو شارە بچووکەی کە من شانازی پێوە ئەەکەم شوێنێکی ئاوام هەبێت نەکار بۆ من کە شوێن نەبوو لی دانیشم بە هدی و ئارام پێویست بوو کە زۆر کار و چالاکیم هەبێت کەسانی کە ببینن شوێنێکی ئاوام پێویست بوو شاری ڕانێ پێویستی پێەیە پێویستی پێوە بوو کە ئافرەتانی شوێنێکی وان هەبێت کە بتوانن لی دانیشن بە ساعات کاتی خۆیان بەسەر بەرن هەر چالێکێک هەبێت هەر چالێکێکی هونەریان هەبێت بەبێ هیچ دڵگرانیەکەوە بێن کۆ ببنەوە قسەی لەسەرکەن و هەروەها بۆ بۆنە تایبەتەکانیان کە شوێنیان نەبوو بۆ کۆڕ و سیمینار و چالاکیەکانیان شوێنیان نەبوو نەک هەرخانم تەنانەت هونەرمەندانیشمان پێویستی بەم شوێنە هەیە بۆ باسی دیزاینی جلوبەرگی کوردی ڕاستەنی کەلتوری کوردی خۆمان کە وتمان کورد هەر 4 پارچە ئەگرێتەوە ئەمە من وەکو خانمێک مە پێویستم ئەزانی ئیش لەسەر دیزاین کەم وەکو کە خۆم حەزم لێیە قولیایەکی مناڵی خۆمە و گەورەترین خەونی هونەری من بوو کە بتوانم لەسەر جلی باب و باپیرانی خۆم ئیش بکەم سەرەتا لەسەر جیاوازی من بۆ جلەکان لە جلی سەردەم کە دیزاین ئێستا دەست پێ نەکردووە بەڵام کە کولتوریەکانم زیندوو کردوێتەوە تقریبان بۆ 50 ساڵەمەوبەر بۆ چەندین ساڵەمەوبەر کە باوکانی خۆمان دایکانی خۆمان لەبەریان کردووە و نەماوە ونە کە ئەبینی یەت لەبەری ئەکەن و نمایشی ئەکەن ئەم نمایشکارانە ئەبینن هیچ سەردەمێک بووە ئێمە لە چه سەردەمێکەوە ئەم شتەمان لون بووە نەماوە ئێمە دەتوانین بڵێن کە ئێمە ساحیبی شۆناسێکی تایبەت بە خۆمانین لە کاروانەکەمدا هەموو ڕانیەم بەسەر کردەوە زۆربەی شوێنەکانی ئێستا گەیشتم ئەوەی دەمەوێت باز لە مێژووی ڕاگەیاندن لە ڕانیە بکەم دکتۆرێش بەخێر بێن بۆ ڕانیا مێژووی ڕاگەیاندن لە ڕانیەش وەکو زۆربەی شار و شارچەکانی تری کوردستان و دەتوانم بڵێم
وەکو مێژوی ڕاگەاندن بەگشتی لە دنیادا لە ڕاگەاندنی نووسراوە دەستی پێ کردووە. لە سەرەتای چلەکان بڵاوکراوەیەک بە ناوی بڵێسا لە لایەن کۆمەڵێک خوێندەوار و ڕۆشنبیری چەپی ئەو کاتە کە زۆربیان فەرمانبەر و مامۆستا بوون بڵاوکراوەیەک دەرچێنراوە، پێنج ژمارەی لێ دەرچووە و پاشگۆیەکشی لێ دەرچووە، زیاتر بایەخی بە کێشە و معاناتی خەڵکداوە لەو سەردەمەدا و لەگەڵ دەسەڵاتی ئەو کاتەی حکوومەت و ئەمانە دیارە نهێنی بووە. ئەمە وەکو سەرەتای ڕاگەیاندن لە ڕانیە، بەڵام هەر لەگەڵ هەڵگریسانی بڵێن ڕاپەڕین بەرپابوونی ڕاپەڕین کە یەکەم جار لە پێنجی نەوەتوێک لە ڕانیەوە سەری هەڵدا دەبینین، ڕانیە بووە بە سەرەتایەکیش بۆ کاری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی. چەند ڕۆژێک دوای ڕاپەڕین لە هەشتی سێدا یەکەم ئێزگەی رادیۆیی لە ڕانیە، ینی لە ئاستی باشووری کوردستاندا لە ڕانیە بوو کە دەنجی ڕاپەڕین بوو تا ئازادکردنی کەرکک و ئەمانەش بەردەوام بوو لەلایەن کۆمەڵێک ڕۆشنبیری ئەو شارەوە بەڕێوە دەبراوە شەپۆلەکەی کە ئەو ناوچەیە و زیاتریشی دەگرتەوە، زیاتر ئیشی دەکرد لە سەربەرزکردنەوەی حماسەتی خەڵک و ئەو چالاکیانەی کە بۆ ڕاپەڕین بڵاو دەکرایەوە. وە لە پاڵ ئەوەشدا لەلایەنی ڕاگەیاندنی نووسراژ دیسانەوە لە دوای ڕاپەڕین دەتوانین بڵین لە گۆڤارە یەکەمینەکانی هەرێمی کوردستان لە ڕانێ دەرچۆیش گۆڤاری پێنجی ئازار وە لەلایەن یەکێتی نووسەران و کۆمەڵێک لە نووسەر و ڕۆشنبیرانی ئەم شارەوە کە تا ساڵی 94 و 5 ئەمانەش بەردەوام بووە، چەند ژمارەیەشی لێ دەرچووە. پێم وابێت ئەمە دووەم گۆڤاری دوای ڕاپەڕین بووە لە هەرێمی کوردستان. دووەم ڕۆژنامە لە ئاستی هەرێمی کوردستان هەر لە ڕانێ دەرچووە بڵاوکراوی مانگرتن بووە کە تایبەت بوو بە مانگرتن. دیارە پێش ئەو لە هەولێر بڵاوکراوێک دەرچووە بە چەند ڕۆژێک پێش ئەوە، لە ڕانیەش هەر ئەو کاتە دەرچووە بۆ 7-8 ڕۆژێک. وەکو ڕاگەیاندنی بینراویش دووەم تەلەڤیزۆن لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە دوای تەلەڤیزۆنی گەلی کوردستان تەلەڤیزۆنی بستنەوەی ئیسلامی بوو کە لە ڕانیە دەرچووە. وە دەبینین ڕۆژنامەی ئەهلی و کەرتی تایبەت و ئەمان لەسەر ئاستی قەزا و ناحیەکان یەکەم جار لە ڕانێ دەرچووە کە ڕایەڵ بووە و زۆر گۆڤار و بڵاوکراوە و تەلەڤیزۆن و بڵین کەناڵە جیاوازەکانی ڕاگەیاندن لە ڕانێ سەریان هەڵداوە، بەڵام بە بەراورد بە شار و شارچکانی تریان بە تایبەت قەزا و ناحیەکانی تر ڕانیە هەنگاوی زۆر باشی ناوە. گۆڤاری تێدا بووە وەکو بڵین شمشارە 55 ژمارە لێ دەرچووە تاکو ساڵی پار، گۆڤاری زنار 51 ژمارە لێ دەرچووە، گۆڤاری ڕانیە 48 ژمارەی لێ دەرچووە. وەک باسمان کرد هەندێک بڵاوکرا و گۆڤار ڕۆژنامەی تر دەرچوون لێدوان، دەروازە، زەنگ، مانگرتن، ئەوهۆ و ڕایەڵ، پروشا، خۆر کە بەڕاستی لە سەردەمێک لە سەردەمەکانیان لە چەند ساڵێکدا توانیویانە ڕۆڵی خۆیان ببینن لە بوارە جیاوازەکاندا. ئەمڕۆ لە مێژووەکە تا ئێرە ئێستا لەو ساتەدا کە ئێمە قساکەم بێکەوە چۆن دەبینی ینی خەڵکی ڕانیە، گەنجی ڕانیە، جیلی سەردەم تا چڕات دێک برە و حەز لە ڕاگەیاندن دەکەن یانی بۆی دەڕۆن هەیە؟ بۆکو ڕاگەیاندکاری ئەکادمیش زۆر هەیە لەم شارەوە لە ناوچەکە بەگشتی کە دەرچووی بەشەکانی ڕاگەیاندن لە ئاستی دیبلۆم بەکالۆرۆس، ماستەر و دکتۆرا و تا پرۆفسۆر یاریدەریش کە خەڵکی ئەم شارەیە و لە وارە کاری کردووە و بە ئەکادمیش خوێندوێتی و حەزێک و داواکارێکی زۆری شەیەک لە زانکۆی ڕاپەڕینی ئەو بەشە بکەینەوە. ئێمە هەوڵیشمانداوە بەڵام هەندێک ئاستەنجی کارژێڕی و میلاکی مامۆستا و ئەمانەمان هەیە. ئەو شوێنی کە سەرەتا بوت باسکردم ئێستامە لەناو ئەو شوێنین کە پەرزگایە وەکو جەناب دەڵێ کەمێک زانیاری زیاترم بدێ تاوەکو بتوانم هەم بۆ بینەران و هەم خۆشم
ڕانیە بناسین. ئێمە ساڵی 2015 لەگەڵ مۆزەخانەی بەریتانیا هاتین سەردانی ئێرەکانەمان کرد بۆمان دەرکەوت کەوا شوێنێکی شوێنەواری گرینگە کاری ڕوپێوی کردمان بۆ ئەنجامدا کۆمەڵێک پارچەی ئاسارمان هەڵگرتەوە بۆی مێژوەکان بۆ دەرکەوێ دواتر پارساڵ هاتین بە لیژنەیەکی پسپۆر لە بواری شوێنەوار کاری هەڵکۆڵین توێژینەوەمان بۆ ئەنجامدا لەمایانی کاری هەڵکۆڵیماندا کە دوو وەرزی شوێنەواری کاری شوێنەواری خاندووە کۆمەڵێک پارچەی ئاساریمان دۆزیەوە چەند پارچەتان ئاساری تا ئێستا بەس لەم قەڵاتگەیە کە ئەم شوێنەکە ناوی قەڵاتگەیە نزیکەی 1000 پارچەی ئاساریمان دۆزیوێتەوە کە ئەمەش دەستکەوتێکی زۆر گرینگە بۆ سنوورەکە و لە میانی کارکردماندا ئەو پارچانێک کە دۆزیمانەوە کاری لێکۆڵنی وەرترمان بۆ ئەنجامدا بۆ دیاریکردنی سەردەمەکانیان بۆمان دەرکەوت مێژووی ئەم قەڵاتە یاخود ئەم پەرزگایە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فەرسیەکان تقریبان دەکات زەمانەکەی تقریبان دەکاتە نزیکەی 2500 ساڵێک بەر لە ئەمڕۆ زۆر باشە ئەمەش ئەومان پێ دەڵێکەوە ئەم سنوورە بەدەر لەمڕۆ بەدەر لە سەردەمی ئیسلام لە ماوەکانی ڕابردوودا خەڵک تێیدا ژیاوە یاخود شارستانە تێدا بەردەوامی هەبووە ئێمە توێژینەوەکە ورتر چوێنێ ناو مۆزوعەکەەوە بۆمان دەرکەوت ناوچەی دەربەند خۆی شارێک بووە ئەمە پەرزگای شارەکە بووە بە چواردەوری دەربەندا ئێمە شوورەیەکمان هەیە کە هەمان سەردەمە لەگەڵ سەردەمی پەرزگاکە ئەمەش وا دەکات وا لە ئێمە دەکات کە توێژینەوە زیاتر ئەنجام بدەین زۆر باشە تا ئێستا هەڵکۆڵینتان بۆ چەند شوێن کردووە لێرە ئێمە لە سنووری ئیداری ڕاپەڕین زیاتر لە دەناوچەی شوێنەواریمان هەڵکۆڵیوە و مێژوەکانیمان دەرخستەوە ڕوومان کردوتەوە ئێستا ئەو هەڵکۆڵینانێک کە دەیکەن و زەمانەکان دەدۆزنەوە بەپێی ئەو پارچە شوێنوارانە ئەو پارچە ئاساران و شوێنوارانی کە ماوە وانە دەتانەوێت چی بکەن لە داهاتوو پلانتان چییە؟ سەبارەت بە ئەو ناوچە شوێنواری کاری هەڵکۆڵیمان بۆ ئەنجام داوە ئێمە لە گردی تلێ هەمیش لە قەڵاتگەی دەربەند گردی لێ دەکەوێتە ناحیەی سەر و چاوە دەکەوێتە ناوچەی سەر و چاوە لە گرت لێدا هەڵکۆڵینمان کردووە کۆمەڵێک پارچی ئاساری زۆر باشمان دۆزیێتەوە بۆ بەنیازین بە لەگەڵ زانکۆی ئەلتای هەنگاریە پارچە ببوورە ئەو پارچانی کە لەو ناوچەچکە شوێنشکە دۆزیوتانەوە جیاوازی هەیە لەگەڵ زەمانەکەی ئێرکانەکە پێش 2500 ساڵە دەگەڕێنەوە بۆ 2500 ساڵ ئەوێن دەرچەندە بەڵێ تامان ئەمە لە شوێنێواردا هەر ناوچێکی شوێنێواری کە تو هەتە چەند تەبەقەیەکی ئاساری تێدایە چەند تەبەقەیەکی شوێنێواری تێدایە لەوانەیە لە هەندێک لە گردەکاندا هەندێک چین هەیە هاوسەردەم بێ بەڵام بەعام لە سنووری ڕاپەڕی نەکار بە تەنیاڕانیا کە بە پشدەریشەوەیە تەواوی ناوچە شوێنێوارەکان مۆرکێکی ئاشوریان پێوەیە ینی سەردەمی ئاشوریمان هەر هەیە لە زۆرینی ناوچە شوێنێوارەکان بە هەمان شێوە لە گردی تلێش و لە زۆرێک ناوچەکان و لە دەربەندیش سەردەمی ئاشوریمان دۆزیێتەوە بەڵام بە عامی گردەکە ینی ئەو دیوارانەی کە ماوەتەوە یاخود سەردەمی پەرزگاکە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فرسیەکان ئەوەی گردی تلێ دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشوریەکان ئەو پارچانێک کە دۆزیمانتەوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشوری گردی تلێ بەدەر لە ئەوەی کەوا مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشوری لە دواتر قەڵایەکی میرنشینی سۆران لەسەر دروست کراوە پاشە محەممەد قەڵایەکی هاوشێوەی ئەو قەڵایی کە لە ڕواندا سێ دروستی کردووە ئێمە گەشتون بە شوێنەواری ئەو قەڵاتە بۆیش دەمانەوێت پارکێکی میمۆریای کوردی یاخۆ بڵێ پارکێکی ناشناڵی تێدا دروست بکەین کە تایبەت بێ بە مێژووی کورد لە سنووری ڕاپەڕین تا ئێستامە نەمان بووە بینایەک یاخود شتێکی کەلەپوری ئەمە هەم دەبێتە شوێنەوار هەم دەبێتە کەلەپور بۆ ئێمە کە مۆرکێکی کوردی پێوەیە. هنا
خێر بێنەوە ئەو گەنجانەی کە وەکو گروپێک پێکت ناوت بە شێوەی ئەکادیمی فێریان دەکەیت یەک دوو فێری موزیکیان دەکەی یاخود دەنجیش من بۆ خۆم بە ئەکادمی فێریان دەکەم و هەم نۆتەش هەم ئەکۆردیش مامەڵی لەگەڵ دەکەین وەکو دەنگیش جگە لە کازی وەخان کە خوشکمە سپاس چەند بەرەمەندێکی کەش دەگەڵمان ئامادە بەست ئەم شەو هەر ئەوەندە توانیمان جێبەجێکێن و گرنگەوەی پامی ئەوانیش زۆر سپاس ئەمە نزیکەی 5 کەسمانەیە کە گۆرانی دەڵم یان سەوتیان زۆر باشە وەکو گیتارژەنیش نزیکەی 15 گەنج دەبن ینی هاوکار من لە زۆر کار و چالاکەکان و جارجاریش دەگۆڕێن ینی هەر جاری وەجبەیەکمان دەچین بۆ کار و چالاکەکان بەڵێ بە ئەکادمیک ئیش دەکەین ئێمە ینی شەکانمان هەمووی ئەکادمی و نووسین و شتا دەمەوێ کازیوەخان کەمێک خۆی بناسێنێ بە تەواوی بۆ ئێمە دەیناسین بۆ خەڵک من وەکو کچێکی تازە پێگەیشت و خەڵکی شاری ڕانیا هەڵە ڕاستیە من تا ئێستا وەکو ئەکادمی ئیشم نەکردووە ئەوەی هەیە حەزی خۆمە و دەمەوێت پەرێ پێ بدەم من بە خۆم دەرچووی دوانزەمە پۆلی دوانزە ئەم ساڵ نیازی کۆلێژی هونەر بە شێوەکارمەیە بەڵام دەمەوێت لە گۆرانجدا پەرێ پێ بدەم حتممە نەگە کاتی شەبێ ئالەتێکیش دەمەوێت بژەنم بۆچی حەزەکەی گۆرانی بڵێ ڕاستیە من هەر لەو کاتەوە فکر دەکەم هەر حەزم لێ بووە هەز دەکەم لەگەڵمدا دەگونجێ یان جوان هەستەکانی پێدا بڕۆن دەتوانی پامەکە بگەین تەنانەت لە کاتی شکردنیشدا ئیشی ناوماڵشدا هەر گۆرانی دەڵام نشکیە وانم بردەوە چیمان پێ دەڵێ لە ڕانیا پرۆژەتان بەردەوامانە بەردەوامێ لە پرۆژەکانمان وە کار و چالاکی زیاترشمانە پێشە مانەی تا کاتە چیمەودانیە ئێمە بە خۆشەویستی و گروپمان بنیاد ناوە بە خۆشەویست بەردەوام دەبین کاری چالاکی باشتر و باشتریش پێشکەش دەکەین لە هەموو کاتێکیشدا هەمومان هەر پشت و پەنایەکتر بووین لەگەڵ یەکتردا بووینە زۆر گرنگە کە گروپێک بەیەکەوە ئیش دەکەن ئەگەر گروپیش نەبی کە برادەر بن بەیەکەوە لە یەک بوار ئیشکەن زۆر گرنگە ئاوێتە یەکتر ببوون و لەگەڵ یەکتری تێک بگەن لە کاروانەکەمدا ئەمە دەبێتە دوا بڕگا ئەو هەستەی هەیتم بەڕاستی ینی زۆر ئاسانیە بتوانم دەری بڕم چونکە زۆر شت فێر بووم لەگەڵ هاوکارانم لەگەڵ برادرانم لە هەمووی گرنگتر مێژووی شارێکم زیاتر ناسی مێژوەکەی کە شاری دەروازەی ڕاپەڕینە ڕانیەیە